وتی بشه که دیگل برای سیروان روشبیانی کاندید پارتی دموکراتی کردستان دیکم ل بازنه موصل برای روشبیانی ورباش تو بخیراتی جبو کردستان 24 دست پی که بحثا معنویات بکن مرالاوا بکن بزانم معنویات چاوانه بانگش چاوا بره و دچیتن پیشوازی کنا خلکی جبو کاندیدن پارتی بشوی که گشتی د چاز دایا ل بازنه سلااو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵ 24 طبعی بانگەشەکە زۆر بەڕکپێکی بەڕێوە دەچێەوە هەموو پێکاتەکانی نینەوە بەخۆشحالیەوە طبعی پێشوازی لە هەموو کاندیدەکانی پارتی دموکراتی کوردستان دەکەن لە نینەوە خۆتان دەزانن پارتی دموکراتی کوردستان خۆی بەخاوەنی نینەوە دەزانی و ئێمە لە ماوەی ئەو 6 ساڵێک کە لە نینەوە بووین وەکو جێگیریەکەمی پارێزگاری نینەوە دەرکەمان کراوە بۆ هەموو پێکاتەکانی نینەوە لە عەرەب لە کورد لە مەسیحی لە شەبەک لە کاکەیی لە تورکمان و دائیمەن تەوجیهاتی جەنابی سەرۆک بارزانیش ئەوە بووە خزمەتکاری هەموو پێکاتەکانی نینەوە بین پارتی لە هەر شوێنێک بێ ئەمنیەت ئاوەدانی پێکەوە ژیان برایەتی لەو شوێنە بەرقەرار دەبی بەڵێ باشە کاک سیروان مەبەستمە باس لەوە بکەم ینی نینەوە یان بڵێن پارێزگای مووسڵ بە شێوەیەکی گشتی جگە لە پارتی وەکو لایەنێکی کوردی کە لەم ناوچەیە لەم بازنەیە کاری کردووە ڕابردووی هەیە خزمەتگوزاری هەبووە ئەو شوێنانەی کە لەژێ دەسەڵاتی پارتیدا بووینە لەژێ دەسەڵاتی حکوومەت یاریێمی کوردستاندا بووینە ڕۆژەی خزمەتگوزاری باشی هەبووە ئاوەدانی و ئەمنیەت هەبووە جگە لەم لایەنە یان بەبەستم برێن پارتی دموکراتی کوردستان هیچ لایەنێکی تری کوردی هەیە کە لەوێ کێبڕکێ لەگەر پارتی بکات یاخود خەڵکی مووسڵ و خەڵکی نینەوە دەنگ بەو لایەنە بداتن نەخێر بە دڵنیاییەوە بەرپرسم لەو قسەی کە من دەیکەم پارتی دموکراتی کوردستان خزمەتێکی تەواوی هەموو ئەو ناوچانەی کردو کە جەنابەت باست لێوە کردووە پارتی خۆی بەخاوەنی ئەو شوێنانە دەزانی خۆی بەخاوەنی هەموو پێکاتەکان دەزانی هیچ کەسێک ناتوانێت منافەسەی پارتی بکات لە مووسڵ و لە ئەو شوێنانەی کە ناوچە کوردستانیە چونکە بە دلیلی ئەوەی پارتی گون نییە جادە و ئاو کارەبای بۆ نەبردبی خزمەتی پێنەگەیاندبی وە سەیری هەموو پێکاتەکانی ئەو ناوچەی کردو بە یەک چاو و ئامانجی ئەوە بۆ خزمەتی هەموو ئەو پێکاتانە بکات لەو ناوچەیەوە من دڵنیام پارتی چۆن لە ڕابردوو حزبی یەکەم بۆ لەنینەوە ئەم جارش حزبی یەکەم دەبی ئینشاءڵڵە بە پشتیوانی هەموو پێکاتەکانی نینەوەکەوە ئێستا خۆتان زانینەوە عێراقێکی بچووکە لە هەموو پێکاتەکان پێکاتەوە هەر هەموو پێکاتەکانی نینەوەش دەنگ بە کاندیدەکانی پارتی دموکراتی کوردستان دەدەن لە لینەوە بەڵێ باشە کاک سیروان وەکو ئەوەی من زانیومە کە پارتی ئەم جارە لە بازنەی مووسڵ یاخو بڵێ نینەوە مفاجعات تومار دەکات سوپرایزی گەورەی هەیە ینی خەڵکێکی زۆر بڕیاریان داوە یاخود بە بەرنامەن بە پلان کە دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بدەن ئێوەش وەکو کاندید و بەرپرسانی پارتی سۆستان یان بڵێن بەڵێنتان بە خەڵک داوە کە ئەزمموی هەرێمی کوردستان بگوازنەوە بۆ نینەوە تەوقعاتی چی دەکەی لە هەڵبژاردنە بۆ پارتی لەم پارێزگایە پێتان وایە پارێزگاری لە دەنگەکانی خۆتانی ڕابردوو دەکەن یاخود مفاجعاتی دیکە لە ڕێیە یان بە کوردی بڵێن چەند کورسی دەینن بە تاکید دەنگی زیاتر دەهێنین ئێمە لەوێ و بە دەنگی پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردەکانی ڕابردوو دڵنیاتان دەکەمەوە دڵنیای هەموو جەماوەر و لایەنگرانی پارتی دەکەین کەوا دەنگی پارتی لە نینەوە زیاد دەکات بە دلیلی ئەوەی ئێمە لە ماوەی ئەو ماوەی کە لە مووسڵ بووینە توانیمانە تەجروبەی هەرێمی کوردستان نەقلی نینەوە بکەین خۆتان زان نینەوە یەکێک بۆ لەو شارانێکەوە گەورەترین زەرری پێگەیشتی و لە کاتی شەڕی داعشدا داعش ئەوەی هەبووە لە ناو نینەوە وێرانی کردووە خۆتان دەزان سەلاحەدین لە تەنیشتی ئێمەوە محافزەتەکانی تریش نێزیکن لە نینەوە ئەو نەهامەتی ئەو ماڵوێرانەیەکەوە بەسەر نینەوە هاتووە بەسەروان نهاتووە بەڵام ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان لە ئاوەدانی دەستێکی باڵامان هەبوو لە ناو نینەوە بۆ نمونە جسرەکان ڕێگاوبانەکان نەفەقەکان هەمووی لە خلالی وزارەتی ئیسکان و بەلەدیات بوو کە ئەوش بەڕێز کات بەنگن ڕێکانیە کە لەسەر پشکی پارتی دموکراتی کوردستان بووە و هەروەها دروستکردنی مەتار کە ئێمە وەکو پارتی یەکەم کەس بوونە
واژومان کردو لەسەر دروستکردنی مەتار و ئەوەی ممکن بووە پارتی خۆی بە خاوەنی نینەوە دەزانێت باشمان کردووە لەوێ بۆیە ئێمە وەکو کەسانێک نینە بەڵێن بە خەڵک بدەین ئێمە کردەوەمان هەبووە بەڵێ زۆر باشە دەست خۆش بیت کاکسیوان کەواتە تەوەقعی چەند کورسی دەکەن یعنی ئێستا کە جەنابتان ئەزمونتان هەیە جێگیری پارێزگارن لە نینەوە تێکەڵەیەکی باشتان لەگەڵ خەڵک هەیە ئەنی بەپێ ئەو بە دوواداچونەی کە جەنابەت کردو تا قسە لەگەڵ خەڵک کردووە نزیکەی مانگێک زیاترەوە بزانم بەشداری بانگەشت کردووە تەوەقعی چەند کورسی دەکەی لە مووسڵ بۆ پارتی طبعا خۆتان دەزانن پێشتر 34 کورسی بوو ئێستا بیتە 31 کورسی من وەکو سیروان کە باسی کورسی بکەم 7 کورسی لەوێ دەینم بەڵێ 7 تاکو 8 کورسی زۆر باشە کاک سیروان قسەیەکی جەنابەت هەیە وڵای لە سوۆسیال میدیا وزانم گوێم لێ بووە بینیمە جەنابەت باسەوە دەکەیت کە دەڵێ دڵنیام من دەردەچم کەم کاندید هەیە بەم شێوەیە قسە بکات کە بڵێ وڵا دڵنیام دەردەچم ئەنی ئەم دڵنیایی جەنابەت لە چیوە سەرچاوە گرتووە کە بڵێ دەردەچم خەڵک دەنگم پێ دەداتن چونکە تەوجیهاتی حزبی خۆم تەوجیهاتی جەنابی سەرۆک بارزانانی وەکو خۆی جێبەجێ کردووە خزمەتی خەڵکمان کردووە دائیمەن لەگەڵ معاناتی خەڵک بوونە لەگەڵ خۆشی و ناخۆشی ئەو خەڵک بوونەوە تەواجودێکی تەوامان نەبووە لە نینەوە نەخۆم و هەموو کاندیدەکانیش من دڵنیا دەکەم و تەوجیهاتی خەڵک ئێستا لەگەڵ پارتیە بەڵێ ئەنی بەپێ ئەو بانگەشەی کە کردوتە مفاتحەی خەڵک چۆن بووە لەگەڵ جەنابێت خەڵکی عەرەبیش دەنگت پێ دەداتن یان مفاتحەکان لە تەنها کووردا خەڵکی عەرەب خەڵکی تورکمان کە دەڵێن تورکمان ئەمڕۆکە لە تەلەفەر بووین خەڵکێکی یەکجار زۆر پێشوازیان لە ئێمە کرد لێ و بە وێنەی جەنابی سەرۆک و بە وێنەی خۆمان و بە ئاڵای کوردستانیش تەبیعی لەناو تەلەفەر و ئێزیدیەکان و مەسیحیەکان کاکەیەکان عەرەبەکان هەموو پێکاتەکان دەنگ بە کاندیدانی پارتی دموکراتی کوردستان دەدەن بەڵێ زۆر باشە دەست خۆش بێت سەرکەوتوبی کاک سیروان هیوادارم کە بتوانن لە ئاست ئەو متمانەیەدا بن کە دەربچن وەکو جەناب دەڵێ دڵنیام ئێمە دەردەچین چونکە خزمەتێکی باشمان کردەوە تەوجیهاتەکانی جەنابی سەرۆکمان وەکو خۆی جێبەجێ کردووە بەڕێز سیروان ڕۆژبەیانی کاندیدێ پارتی دموکراتی کوردستان لە بازنەیە مووسڵ گەلمە بووی گەلێکی سوپاسی نەرابن